جارێکی تر سڵاتان لێبێ ئازیزان گەڕینە وڵاتان بۆ تاواکردنی بەرنامی چاوپێکەوتن کە لەگەڵ بەڕێز محەممەدی مەلاقادر ئەندامی مەکتەبی سیاسی پێشووی پارتی دیموکراتی کوردستان ئەنجامی دەدەین. کاک محەممەد باسی دەستورمانە کرد. پارتی دیموکراتی کوردستان تا ئێستا ڕێگرە لە گەڕانەوەی دەستور بۆ ڕەشنووسی دەستور بۆ پەرلەمانی کوردستان. ئایا لە گەڕانەوەی ئەم ڕەشنووسی دەستورە بۆ پەرلەمان پارتی زەرمەند دەبێت؟ ئەوە سروەخان من ناتوانم ئەو حکومە بدەم ڕێیە بدەم ئایا زەرمەند دەبی یان نابی نازانم. بەس ڕەنگە وا تەسەور بکەن تەسەوریان وا بێ گۆڕینێک ببێتن و ئەوەی قانونی خۆی وەرگرتووە لە پەرلەمان ئیقرار کراوە چووە بۆ لای سەرۆکی هەرێم. سەرۆکی هەرێم ئەبێ موافق بیان موافق نەبێتن لای ئەو ماوەتەوە تا ئێستاکە مەبەستم ئەوەی قانونی خۆی بڕیوە اینجا ئەوان ئەو بەڵگەیان بەدەستوێ وەکو پارتی ئەوەی لە دەستا. بەس من خۆم وەکو ڕێی خۆم من تەسەور دەکەم هیچ زەرەرێک نییە ئەگە جارێک کرد خۆ تۆ زروفی کوردستان و وەسعی کوردستان ئەوەندە طبیعی و ئارام نییە یعنی تۆ برێ ئەم شتێک قانونیە و قەتعیە و ئەوە نییە ئێستاکە زۆر شت هەیە دەبیتە قانون و دوای قانونەکە پێشێل دەکرێتن. لەبەرەوە من تەسەورەکەم ئەبێ ئیتیفاق بکەن هەموو لایەکان دەسەڵات و ئۆپۆزیسیۆن و لە پەرلەمانیش باسیکەن ئەگە ئەکسەریەتی وەرگرت لە پەرلەمان کە بگەڕێتەوە من تەسەورەکەم ئەو وەختە با بگەڕێتەوە پەرلەمان خۆی کردیتی کەسی تر نەیکردووە خەڵکی غەریب نەیکردووە و کەسی غەریبیش نایەتە ناو پەرلەمانەکە عینی پەرلەمان کۆبیتەوە لەوێ مناقەشە بکرێتەوە ئایا عادەی تەسوید بکرێتەوە یان نەکرێ عادەی نەزەر بکرێ یان نە لەوێ ئیقراری بکەن بەڕێی من ئەوە باشترین حەلە بگەڕێتەوە وێندری لەوێ مناقەشەی بکەن زارێ قەرار نەدەن بدرێ جارێ ئایا موافقن هەموو گەڕایتەوە و قسەی لەسەر بکرێ و مناقەشەی لەسەر بکرێتەوە ئەگە هەموو موافق بوون یا ئەکسەریەت موافق بوون بە تەسەوری من شتێکی باشە. چەند ڕۆژێکی دیکە 2 ساڵ تێدەپەڕێت بەسەر خۆپیشاندانەکانی هەفدەی شوباتدا خوێندنەوەی تۆ بۆ ئەو خۆپیشاندانە چۆن؟ وەڵام من زۆر جار گوتومە سروەخان ئێستاش بە هەموو سەراحەتێک بە هەموو بڵێن بەڕاشکاوی من ئێستا دەڵێم ئەوەی کرا کارێکی زۆر سروشتیە زۆر طەبیعیە مزاهرە بکرێ ئیزراب بکرێ ئێستاش ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستانیش یارمەتیان بدە هاوکاریان بکە ئاراستەیان بکە بە باشی. بەڵام بەداخەوە ئەوەی کە لە سلێمانی لە مەیدانی ئازادی دروست کرا سەرەتا زۆر باش بوو تا حەدێکی بەڵام دوای ئەوە شتی تری لێ دروست بوو ئەوەی مەقەڕی لەق و ئەوەی هەندێک دوکان سووتاندن و ئیتر دازانم ئەو شتانەی لێ دروست بوو ئەوە شتێکی خراپ بوو ئەوەیان. بەڵام بە شێوەیەکی گشتی من تەسەورەکەم چێ مانگرتن بێ چێ خۆپیشاندان بێ ئەو جۆرەشتانە ڕەئی نووسین بێ ڕەئی دەربڕین بێ ئەبی ئەوانە هەمووی ئازاد بێ چونکە ئێمە زۆر تاڵی دیکتاتۆریەتمان چێشتووە حەق نییە جارێکی تر ماوەی ئەوە بدرێت نە دیکتاتۆری فەردی دروست بێ نە دیکتاتۆری حزبی دروست بێ چونکە بەڕاستی ئێستا وای لێ هاتووە هەتا دیکتاتۆریەتی حزبیش خەریکە دروست دەبێ حزبك لەناو خۆیاندا خەڵکی متەنەفیز و نامتەنەفیزەیە متەنەفیزەکان بەعزێ قەرارات فەرزەکەن لەسەر ئەو خەڵکانەی کە بڵێن زۆر بەهێزنین لاوازن یان وەکو ڕەئیان وەکو پێویستە پێشێل دەکرێت لەبەر ئەوە ناو پارتیا و ئاراستەیە هەبوو. واللهی من تەسەورەکەم ناو هەموو حزبەکان هەیە و لە ناو پارتیش بە تەئکید دائیمە بەناو بە ئەکسەریەت و ئەقەلیەت کراوە بەڵام ئەو ئەکسەریەت و ئەقەلیەتە وەکو پێویستە
دەوری نەدیوە بەڕاستی یعنی من تەسەورەکەم لەناو هەموو حیزبەکانیش ئەوە هەیە ئێستاکە بۆش دەبینی مەشاکل هەیە لەبەر ئەوە من تەسەورەکەم هەوڵ بدرێتن دیموکراتیە دروست بێ لە ناو حیزبەکانیش دیموکراتیە دروست بێتن لە حکومەت دیموکراتیە دروست بێ لە پەرلەمان لە هەڵبژاردنەکان هەربژاردننی خاوێن بێ سروەخان ئەوەمان لەبیر نەچی هەڵبژاردنەکان کە کراوە بەخوا لە هەموو هەڵبژاردنەکانی عێراقیش و کوردستانیش تەزویر هەبووە پارە و ڕیشوە زۆر هەبووە بەڵێ ئەو تەزویرە کاریگەری هەبووە بۆ سەردەنگەکانی پەرلەمان زۆر مەسار زۆری گۆڕاوە ئێستا هی بەغدا باسەکەن حتا دەڵێن پارەیان لە دەرەوە وەرگرتووە هی عێراقیە و چێ ئەوی تر دەوڵەتی یاسایە و ئەمانە هەمووی یعنی دەڵێن پارەیان لە دەرەوە وەرگرتووە بەکاریان لە ناو هەرێم هیچ لایەنێک پارەی وەرنەگرتووە وەڵڵاهی احتیمالە ئەویش هەبێ نازانم بەڵام بە تەئکید دەسەڵات خۆی پارەی لەدەست بووە وەنیا ئەوەی حیزبەکان پارتی و یەکێتی پارەی حکومەتیان زۆر لەدەست بە سیارەی حکومەتیان لەدەست بووە ئەو شتانیان هەموو هەبووە حیزبەکانیش پارەی خۆیان هەیە ئەوەش هەیە ینی مەبەستم محاولە بکرێ دیموکراتیە دروست بکرێ دیموکراتیەتیش بەو حاڵەت دروست دەکرێت کە ئازادەشی تەواو هەبێ لە ئینتیخاباتیش نەزاهەت هەبێ لە ئینتیخاباتدا بەداخەوە تا ئێستا من وەکو مرۆڤێک کە لە دەسەڵات بوویمە ماوەشی زۆریش لە مەکتەبی سیاسی پارتی بوویمە یعنی لە دەسەڵات بوویمە و سێ مەرحەلەی ئینتیخابات من ڕئیسی لیژنەی ئینتیخاباتی خۆمانی پارتی بوویمە زۆر شتم ئاگا لێ بووە من تەسەورەکەم لە هەموو لایەکان تەزویر کراوە لە هەمووی بچووکترین حیزب لە مانتیقەیە نفوزی هەبووە کردیتی ئیجا ئەوە بەداخەوە یعنی ئەمە شتێکی زۆر خراپە ئەم تەزویرە بۆتە کولتور لە ناو حیزبەکانە یعنی ئەتوانن لەم کولتورە خۆیان دوورخەنەوە یاخود ئەوە زەحمەتە فێر بووینە مەسەرێکی کوردیە دەرێ گرتی بە خۆشی گرتی بە شیری بەری نادە بە پیری مەسەلێکی وا هەیە من تەسەورەکەم ئاسان نییە ئێستا ئەگەر ئەوە کە بێت تەنزیمێکی زۆر بە قووەت هەبێ ئەو لیژنەی فەوەزیەی کە دروست دەکرێت بە قووەت بێ ئەمە بتوانی ڕێگا بگری لە تەزویر و لە ئەمانە ئەوە باشە ئەگەر نا تەزویر دەوری خۆی ببینی واللهی بەداخەوە دەڵێم یعنی وەزعەکە هیچ ناگۆڕێتن هەروەکو خۆی دەبینێت تا چەند ئەگەرێک هەیە یاخود دووبارە بوونەوەی خۆپیشاندانەکان ئەگەرێکی بەهێزە لە ماڵی خدای من معلوماتم نییە لەبەر ئەوەی نازانم ئەوە هەیە یان نا لەبەر ئەوەی لە منتیقی ئەگەر ڕوو بدە لە سلێمانی زیاتر ڕوو دەدا لە هەولێر هەوڵ هەبوو بۆ خۆپیشاندان بەڵام سەرکەوتنی نەهیناوە نەبوو سەرکەوتنەکە هۆکارەکەی تەدەخل بوو طبعا ڕاستە بەڵێ باشە بەڕای تۆ یعنی دەسەڵات توانیوێتی لە ماوەی ئەم 2 ساڵەدا داخوازیەکانی خۆپیشاندەران جێبەجێ بکە لانی کەم هەندێکی جێبەجێ بکە واللهی بە قەنەعەتی من هەستم نەکردووە نەمزانیوەکە ئەو داخوازی ئەوە چکە عەرزم کردی من ئێستا لە هەردوو لا دوورم یعنی لە ما معنە وەکو بێلایەنێک حەسێب دەکرێم وەلو بێلایەن نیم پارتیمە طبعا تا ئێستا من لە پارتی ئیستقالم نەداوە وازم نەهیناوە بەڵام دوورم لە ئیشەکان و لە ئەوانە لەبەر ئەوە نازانم یعنی جێبەجێ کراوە بەس بە قەنەعەتی من وەکو حەز دەکەم وەکو جێم لەوانیش دەبی لە لایەنی ئۆپۆزیسیۆن دەبێت لە ئیعلامیان لەمانە وا پێدەچی زۆر لە شتەکان هیچی جێبەجێ نەکرابێتن وا پێدەچیتن نازانم ینی من متەئەکید نیم لەو نقطەیە برێم وایە ئەوها بەڵام گومان دەکەم زۆری جێبەجێ نەکرابێ لە داخوازیەکانیان بە بڕوای تۆ هەردوو حزبی دەسەڵات بۆچی مەرجێکیان بۆ ئۆپۆزیسیۆن داناوە کە بەشداری حکوومەتێکی بنکە فراوان بکەن بۆ ئەنجامدانی چاکسازی ینی ئەو 2 حیزبە بە تەنها ناتوان چاکسازی بکەن واللهی من تەسەورەکەم هەمووشیان بێن ناتوانن بیکەن بڕوای من ئەگەر ئۆپۆزیسیۆنیش بێ هەردوو حزبی دەسەڵاتیش هەموو بەیەکەوە وا بە ئاسانی ناتوانن دژی گەندەڵی بۆستن ئاچکە گەندەڵیەکە وا ڕیشەی داکوتاوە باوڕکە وەکو نەخۆشی سەرەتان کە کەوتە ناو خوێن و
ڕیشەی دەرچوو بە هیچ دکتۆرێک عیلاجی ناکرێ ئاسان نییە لەوانەیە بیکوژیتن نەخۆشیەکە باوەڕکە گەندەڵیش لە کوردستان وای لێ بەسەراتوە ڕیشەی چوویتە ناو هەموو ماڵێک چوویتە ناو هەموو دائیرەیەک چوویتە ناو هەموو ئەوجا هەرێکە بە شکلێک هەرێکە بە سەلاحیەتی خۆی بە پێی توانای خۆی چۆن دەتوانی گەندەڵی بکە گەندەڵی بەکار بینیتن من تەسەورەکەم بەداخەوە کە ئەوە زۆر ناخۆشە ئینسان وا بڵێ ئەوە دەبیتە تا حدێک یەسیش بەڵام ئۆپۆزیسیۆن هەندێک پاکێجی تەقدیم کردووە پێشکەش کردووە بۆ ئەوەی کە ڕێ ئەو پاکێجانەوە چاکسازی لە سیستمی بەڕێوەبردن لە هەرێم بکرێت بۆ ئەگەر بێن دیراسەتی بکەن پێکەوە دانیشن کە دەکە 5 حزبی ئەسلی گەورە کە هەنا برن ئەو سێەکەی و ئەو دووەیتر پێکەوە دانیشن با ئیتیفاق بکەن لە ئیتیفاقەکە قەرار بدەن ئەو شتانە بکرێتن بۆ پاکسازی یان بۆ دژی گەندەڵی چی ناوی لێ دەنێن بۆ چاکسازی بۆ ئەوانە هەر هەمووی ئەبێ بە ئیتیفاق بێسکۆ ناکرێتن یعنی نەبا بەڵام من تەسەورەکەم ئەگە هەمووشیان ئیتیفاقیشیان کرد لیژانیشیان دانا وەختێکی زۆر زۆری دەوێتن یاڵە ئەگە بتوانن ململانێ لەگە گەندەڵی بکەن باشە ئەگەر تۆ جەنابەت باس لەوە کێ هەتا ئەگەر ئۆپۆزیسیۆنیش بێتە ناو ئەو حکومەتە بنکە فراوانەوە ناتوانن چارەسەری گەندەڵی بکەن لە هەرێمی کوردستان ئەی کەواتە مەبەست لە پەلکێشکردنی ئۆپۆزیسیۆن بۆ ناو حکوومەتێکی بنکە فراوان ئەبێت چی ڕەنگە بەو نێتەبی یەک بۆ نێتی هێورکردنەوەی وەزعەکە بێ یەکێک بۆ ئەوەی عیلاقەمان لەگە بەغدا باشتر ببێ و بە قووەتر ببێ و حیساب پتر بکەن بۆ تەسەور نەکەن ئۆپۆزیسیۆنەکەیە هاوکاریان دەکا هاوکاری بەغدا دەکا عیلاقەی باشە لەگە بەغدایان وا تەسەور بکرێ من ناڵێم وایە بەس ئەو تەسەورانە هیچی نامینێ ئەگە بوو بە یەک پێکەوەش دانیشن هەیئەتێک دانێن بۆ ئەو چارەسەرکردنی ئەوە هەیئەتێکی وەکو دەڵێ چاکسازی ناو لێ دەنێن چی ناو لێ دەنێن هەیئەتێکی عەمەلی و لەژێر چاودێری سەرۆکی هەرێم بێ یان لەژێر چاودێری ڕئیسی حکومەت بێ یان ڕئیسی پەرلەمان ڕەنگە باشتر بێتن لەژێر چاودێری ئەو بێ بۆ ئەوەی بتوانن دەست بکەن بە پاکسازی دەست بکەن بە چاکسازی بەوانە هەمووی دەستی پێ بکەن من تەسەورەکەم ئەگە هەمەلایە نەبێ ڕەنگە ئاسانتر بتوانن هەندێک لە گەندەڵی کەمکەنەوە من تەسەور ناکەم بە ئاسانی بتواندرێ وازوو چونکە بوویتە گەندەڵی بوویتە وەکو سەرەتان ڕیشەی خۆی داوە بەڕاستی ڕێشەی خۆی داکوتاوە لە ناو هەموو دائیرەکان لە ناو هەموو شەریکات و مەسەلەن کۆمپانیەکان وای لێ بەسەر هاتووە ئێستا ئاسان نییە تۆ بە کون فەیەکوونێک بڵێ من ئەینە لەکە هذا یعنی دوای ئەوە لەبیر نەچیتن ئێستا مافیا من قەنەعەتم وایە دەوری زۆری هەیە لە کوردستان و لە عێراق و لەوانە حتا ئەگەر بزانن بەعزێ خەڵک بە جدی لە چاکسازیە و دژی گەندەڵی و ئەوانە دەوەستی هەتا دوور نییە بیکوژن لە ناوی بەرن ئەگەر زمانێک نەبی بۆ ئەوە هەموو کەس جورئەتیش ناکە لە دژی ئەو گەردن کولفتانە وەکو بە فارسی دەرێن گەردن کولوف ئەو ملهوڕانە کە دەستیان بەسەر زۆر شت داگرتووە و کەس ناوێری دەنگ بکە و ئەوە بکە ئاسان نییە تۆ فەرزکەیەکی وەکو من سبەینێکە ئەوها من بچم بە ئاسانی دژی ئەو هەموو ئەوە بم وڵا ڕۆژێک ساردم دەکەنەوە یعنی ئەمە مەسەلەکە کە بیساڵ دەڵێم ها یعنی هەر کەسێک بێتن ئەوە ئاسان نییە ئێمە بتوانین بەو سوچیەی دانیشین و دژی گەندەڵی چکە گەندەڵی عەرزم کردی بە خودا ڕەنگە گەیشتویتە ناو ماڵەکانیش هەتا کاک محەممەد لە چاوپێکەوتنێکی ڕۆژنامە نووسیدا باز لەوە دەکەی کە لە ناو پارتی دیموکراتی کوردستاندا کەسانی دڵسۆز نییە ئەمە چۆن کەسانی دڵسۆز نییە یعنی کەسان هەیە کە دڵسۆزی پارتی نین لە ناو پارتیشان من وام گوتم ئێستا لە ناو حیزبەکان و ناو پارتیش و لە ناوێش و ناومان خەڵک هاتیە بۆ موشە هاتووە بۆ معاش هاتووە هیچ پەرۆشی حیزبەکە نییە هەیە دەنگ بە حیزبەکە نادە من بەڵگەم هەبووە لە ئینتیخابات
کادیری پارتی بووە ئەندامی پارتی بووە دەنجی بە پارتی نەداوە نەچوە بۆ دەنگدان لە ماڵی خۆی دانیشتەوە نەچووە یعنی مەبەستم ئەوەیە یعنی خەڵک هەیە لە ناو پارتیە دەنگ نادا یان دەسی دەنگ بەیەشی تر دەدا معاشی لە پارتی وەرەگری دەنگ دەسی بە حیزبەشی تر دەدا ئەویش هەیە یان لە ناو یەکێتی یان لە ناو کاتە مەبەست لە سەر مستەوەی سەرکردایەتی نەبووە لە مستەوای خەڵک دەڵێ هەتا ڕەنگە لە سەرکردایەتیش هەبێ هیچ بە دووری نازانم بە بچینە سەر تەوەرێکی تر پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا ئەو ئاڵۆزی و گرژی کە لە نێوان هەرێم و بەغدا هەیە تۆ چۆن دەیبینیت چارەسەرەکەشی چۆنە بێت واللهی من تەسەووری خۆم سروە خان ئەو ئاڵۆزیە هی ئەوڕۆ نییە هەر لە سەرەتای کە دەستور دانراوە دەستورەکە کۆنکریتی نەبووە بە تەوافقات بووە بە ڕێکەوتن بووە برێمەر لێرە بووە زۆر شتی ڕواندووە و هەوڵی داوە ئەمریکا تەئسیری هەبووە و بەو شکلا یعنی وەزعەکە ڕۆیشتووە یعنی ئەوە نەبووە بڵێ لە جەوەکی هادی و لەسەر خۆ و چەند مانگ بخایێنی ڕەژن و سوود دوای ئەوە بدرێ بە ڕیفراندۆ ئەوانە بە ماوەی دووسێ مانگ کۆتاییان پێی ناو دروستیان کردودایان بە ڕیفراندۆم زۆر خەڵکەیە ئێستا لەگەڵ نییە ئەوە بەڕاستی ئەوە یەک لە مشکلەکانە مشکلەی دووەم سد بە معەلەق هێشتراوەتەوە یعنی دانراوە کەرکووک کە میساڵ دەڵێ کەرکووک کوردستانە هەموو دنیا دەزانی مەخمور هەتا ئەم ساڵانەی ئەخیری هەر عایدی هەولێر بووە قەزایەکی هەولێر بووە باشە بۆ لەگەڵ مووسڵ بێتن یعنی هەر ئەبێ یەکسەر بگەڕابایەوە ئەنی خۆمان وەکو کورد بەداخەوە دەڵێم ئەوەی کە لە ناو حکومەت بووە ئەوەی دەسەڵاتدار بووە لە ناو حکومەتدا وەکو پێویستە دەوری نەدیتووە هەموو سیاسەتی تەرزیە ئەوی ڕازی کردو ئەوی تری ڕازی کردو ئەو زەد و بەندی هەبووە لەگەڵ یەکتردا ئەمە یەک لە سەبەبەکان تەوجیهاتی دەرەوەش بەڕاستی ئەمریکا تەوجیهاتی خۆی هەیە تورکیا تەوجیهاتی خۆی هەیە ئێران تەوجیهاتی خۆی هەیە خەڵکیشی هەیە کە ئەمانە هەمووی ئەو تەناقوزاتانە ئەوەش سەبەبەکە یعنی مەسائیلی حزبی هەرێکە دەیوێ بۆ ئینتیخابات دەستکەوتی زیاتر و دەنجی زیاتر بینیتن هەندێ شت دەکە هەندێ هەنگاو داوێ کە لە ساڵحی ئەوەدا بێ ئەمانە هەر هەمووی بوویتە سەبەب ئێستا کە تەنگژەکە تەنیا لە بینی هەرێم و بەغدا نییە بەغدا لە بینی خۆیان لە بینی سوننە و شیعە ئێستا گەورەترین تەنگژە هەیە کاتە ئەمە ڕنگدانەوەی ئەو کاریگەری وڵاتانی وەکە باس کرد تورکیا و ئێرانە لەسەر ئەوانیش تەئسیریان هەیە گەورەترین تەئسیریان هەیە باوەڕم پێ بکە هەر یەکە مەجموعەی خۆی هەیە حزبی خۆی هەیە تەئسیری هەیە تۆ تەسەورەکەی مالیکی هەر وایە و ئینسانێکی بێلایەن و سەر بەخۆ و ئەوەیە یان ڕەبتی لەگە ئەمریکا هەیە و ڕەبتی لەگە ئێران هەیە و ڕەبتی لەگە جێترەوانە وایە ئەوی تریش لایەنەکانی تریش من تەنیا مالیکی دەبێت داوای لێبوردنی لێ دەکەم کە من وا ناوی بینم بەڵام ئەوە حەقەتێکە یعنی بۆ ئێمە کەس بێلایەن نییە ئێستاکە یعنی ئەلاگە حیزبێکی زۆر بچکۆڵەبی کەس دەستی بۆ درێژ نەکردبی نەخۆ هەموو حیزبەکان وەڵا لەگەر دەرەوە عیلاقەیان هەیە عیلاقەشیان هەیە لە پشتی پەردا بەنهێنی هەیەە محەممەد ئەدای نوێنەرانی کورد لە بەغدا چۆنە وڵی بەڕێی من زۆر خراپ بوو حد لە ئەوەلیەوە ڕات تا ئاخیری بەداخەوە لە چیە خراپە لە چۆنێتی مامەڵەکردن مەسەلەن میساڵت بۆ دەینم کەرکووک قەزاکانی کەرکووک ئەمە پێشتر عایدی کەرکووک بووینە دابڕاون هەر خۆی دەکرا کە بریمەر لێرە بۆ قەرارێک بدرابایە ئەو ئیشە ئیداریانەی لە زمانی سەددام کراوە ئیلغا بکرێ ئیلغایان بکرد بە ئەوە قانونی نەدەویست بە ئیلغا دەکرا هەموو قەزاکانی سەر بە شاری پارێزگای کەرکووک دەیانتوانی بگەڕێنەوە کە ئەکسێریەتێکی گەورەی کوردی دروست دەبوو ئەوە نەکرا دوای ئەوەش دەکرا مەسەلەن سەرۆکی کۆمار لەگەر نائیبەکانی ئیتیفاق بکەن کە ئەو قەزایانە بژێڕنەوە ئێنەیان کردووە هینایان تێکەڵیان کرد لەگەچی لەگە هی عەرەبیش کە هەندێک قەزا گۆڕاوە ئەگەر لە وەختی برێمەر لێرە بوو کە دەستور دانرا ئەوە نەکرابا بە مەسەلەی دەستوری بکرابا بە مەسەلەی قانونی ئانی قەراری پێدەرکرابایە من تەسەورەکەم ئێستا ئەو کێشانە زۆری کەم دەبووە کەرکووک ئێستا عایدی کوردستان بوو بەبێ مشکیلە چوە قەزاکانی گەڕابوونەوە ئەجا لەبەر ئەوە من تەسەورەکەم لە سەرەتایەوە ڕابەداخەوە یان کە کەرکووک ڕزگار کرا خۆ برێمەر لەوێ نەبوو خۆ جەیشی ئەمریکی یەک جوندیشی لێرە نەبوو ئەو وەختە
باشە نەدەکرات تەسفی هەندەشت بکرێتن لە ناوکردو لە زیاتی ئەوە خەریکی تاڵان و بخۆ و بڕۆ و پاتاڵ و خەریکی ئەمانە بوون هێنیان کرد تۆ ئەمە سەلەکە بەداخەوە ینی دەبی ئێمە هەندێک جاران نەقدی خۆشمان بکەین ئەگە ئەو وەختە هەندێک تەسویات بکرا بە هەندەشت ناو ناینم بە ئیبهام دەیڵێم لەبەر ئەوەی ڕەنگە زۆر باش نەبێتن ئەگەر تەسویاتیان بکرد بە بەعزێ تەسویا ئەوانەی کە هیناویانن دەریان کرد بە نایە کاکە ئەو ئاوردە و ماوردانە بۆچی ئەوانە چ حەقەشیان هەیە لە وڵاتە هاتوونە اینجا من دەڵێم لەبەر ئەوە عیبەکە لە خۆشمانە بەداخەوە خۆمان هەندشتمان پاماڵ کردووە اینجا لەبەر ئەوە وای لێ بەسەراتەوە ئێستا بوویتە عقدەیەکی گەورە من بە قەناعەتی من نە بەو حکومەتی مالیکی نە بە حکومەتی ئێمە بەو وەسعیکە ئێستا هەیە مشکلەی کەرکووک و ناوچە دابڕاوەکان قەت هەڵ ناکرێت. باشە دەسەڵاتدارانی هەرێم و بەغدا کامیان زۆرترین پێشێلکاری دەستوریان کردووە بۆ چوونی جەنابەت؟ واللهی من تەسەورەکە مالیکی لە هەمووان پتر پێشێلکاری دەستوری کردووە بە سەراحەت ینی من نەک دیفاع لەوانەیە خۆمان بکەم چون ئەوانەی خۆمان هەر هەبوو کو بۆیە وایان کردووە پێشی دەستوریش لێرە لە منتیقەی دەسەڵات هەبووە و منتیقەکە و ناوچەکان هەو بەڵام مالیکی تەبیعی خەڵکی هینایە کردیتە قائید فێرقا جەیشێکی دروست کردووە هەمووی خلافی قانونە خۆی قائید فێرقا ئەبێ لە پەرلەمان بڕۆ لە پەرلەمان نەڕۆ بە وەکالەت دایناوە ئەڕێ وەکالەتەوە ئەسلی نییە لەبەر ئەوەی نایدەم بە پەرلەمان ئەمە حیلە قانونیە ینی چۆن دەکرێتن ئەو هەموو قائید فێرقەی کۆنە بەعسی هەمووی ڕەفیق حیزبی بوونەوە هەندێکیان ڕەنگە لە مەکتەبی عەسکەری و ئەوانەشیان بوو بن هی بەعسیەکان ئێستا هینایەتی کردیتێ قائید کردینی بە قائید فێرقە و قائید فەیلق و قائید نازانم چی و هینایەتی ئەوەی لەشکرێکی تایبەتی دروستکرد بە ناوی دیزلە و ئەمانە دەبێ ئەوە هەموو خلافی قانونە و خەتەرترین شتیشە بەڕاستی ئەمە عینەن ئینسان ئەوەی دێتەوە بەرچاو کە ئەنەو سەدام لە بەغدایەکەیە ئەوێ بێ کەرکووکێ داگیر کاتەوە ئەمە زۆر شتی تریش. بەڵێ کورد چۆن نەتوانێت ئێستا ئیستیسماری ئەو ناکۆکی نێوان سونە و شیعە بکات بۆ بەرژەوەندی خۆی؟ والله من دەڵێم سروەخوان من ڕێیەکی تایبەتیم هەیە من دەڵێم عێراق ئەبێ تەقسیم بکرێ ئەوە باشترین حەلە عێراق تەقسیم بکرێ بە سێ کۆنفیدرالی شیعە کۆنفیدرالی سونە کۆنفیدرالی کورد زۆر ئاسانیشە مەناتیقیش ئەغرەبی جودایە لێکتر هەندێک مختەلەتە بەڵام تۆ زاری ئەوەی لێک جودایە حەلی بکە ئەوی تر وردە بە ئاسانی ئەتوانی حەلی بکەی من بە تەسەووری من باشترین حەل اینجا نە سونە ئەو وەختە دژی شیعە دەبێ و نە شیعە دژی سونە دەبێ و لێک جودا دەبین وارێکە لە ماڵی خۆی و جیرانی یەکین لە بەغداش کۆنفیدرا ئەوە مرکزی کۆنفیدرالیش لە بەغدا بێتن بەغداش خۆی کۆنفیدرالیەکی هەبێتن ڕئیسی هەبێتن من بە تەسەووری من ئەوە باشترین حەل لە هەموو شتێک ڕزگارمان دەبێت لە دەستور و لە فڵان و لەمانە وای گوت و شیعەوە سون من تەسەووری خۆم ئەوە باشترین حەل. بەڵێ کاتم زۆر کەماوە پرسیاریشم زۆر ماوە بەڵام زۆر کورتی یەکەمەوە ئەگەر ینی لە غیابی تاڵەبانی لە بەغداد هیچ کاریگەریەکەیە لەسەر چارەسەرکردنی کێشەکانی نێوان بەغا و هەرێم یاخود بوونی دقیق من نازانم بەڵام بە تەکید وجودی سەرۆک وەکو سەرۆک کۆمارکە لەوێ بووە بە تەکید ئەگە زۆر تەئسیریشی نەبووبی بە ئیجابی هەندێک تەئسیری هەر هەبووە غیابی ئەو ئێستا کە شوێنەکەی بڵێن وا معلق ماوە هێشتا حەل نەکراوە ڕەنگە مالیکی عینی دەسەڵات بۆ خۆی بەکاربینیتن احتیمالە وان نووسی بوو نازانم ڕاستە یان ڕاست نییە مالیکی دەڵێن دوو دەسەڵاتی ڕئیس وزەرا و ڕئیس جمهور نازانم ئەوە ڕاستە ڕاست نییە بەڵام بە تەئکید ئەو فەراغە باش نییە وەلەو مامجەلا کە لەوێش بوو زۆر موئەسیر نەبووە چونکە سەلاحیاتی ڕئیس جمهور زۆر کەمترە لە هی ڕئیس وزەرا بەس ڕەنگە ئەویش هەندشتی خۆی ممارەسە نەکرد بێتن وەکو پێویستە لەبەر ئەوە غیابی ئەو حتمەن تەئسیرێکی سەلبی هەیە. باشە ئەگەر باس لە هەندێک لە ڕێکەوتن نامە استراتیژیەکەی نێوان پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین ئایا تا چەند ئەم ڕێکەوتن نامەیە وەک چاودێران باسی لێوە دەکەن کە بۆ درێژەدان بە بوونی 50/50 لە هەرێمی کوردستاندا نەک بۆ بەرژەوەندی گشتی؟ واللهی خۆی سروەخان بە کورتی دەیڵێم ئەو ئیتیفاقیە استراتیژی شتێکی باش بوو
چونکە بۆ هۆی یەک لەوانەی کە ناکۆچی کەم بێتەوە شەڕی ناوەخۆ نەمینێتن زۆر شت یەکلا بکرێتەوە بەڵام ئەو ئیتیفاقی ستراتیزی بە قەنەعەتی من 150 لە مادەکانی جێبەجێ نەکراوە وەکو پێویستە چونکە هەتا ئێستا لەشکر نەکراوەتە لەشکرێکی یەک حتا من جارێک سەفەر بکرد ماوەک پێشی ئێستا لێرە لە هیرانێکە دێتە پەڕی سەرتەرەکی پارتی هەبوو لەو لاتری سەرتەرەکی یەکێتی هەبوو ئیتیفاقی ستراتیزیش کرابوو یعنی مەبەستم ئەمە ئیتیفاقیەی ستراتیزی شتی ئەساسی تەنفیزیان کردووە پەرلەمان ڕئیسی پارتی دەبێ نائیبەکەی یەکێتی دەبێ یان ڕئیسەکەی یەکێتی نائیبەکەی ئەو دەبێ ڕئیس وزەرا عینیشت مامزەلال لە بەغدا مامزەلال لە بەغدا ڕئیس جمهور بی کاک مەسعود لێرە سەرۆکی هەرێم بێ تقریبەن ئەوانەیان جێبەجێ کرد ئەو شتانە و هەوڵیشیان داوە بۆ ئەوەی پێشمەرگە بکەن بە یەک بەڵام بە قەنەعەتی من تا ئێستا نە پێشمەرگە بوویتە یەک نە دائیرەکانی سلێمانی ئەوە یەکێتی قۆرخی کردووە لە دهۆک پارتی قۆرخی کردووە یعنی ئەمە وازەحە یعنی خۆ تۆ ئەمە هیچ شتێکی نهێنی نییە لەبەر ئەوە وەکو پێویستە ئیتیفاقیەکە بەڕاستی دەڵێم جێبەجێ نەکراوە بەڵام لەگەڵ ئەوەش من تەسەورەکەم قازانجی هەردوو لای تێدا بووە و قازانجی کوردیشی تێدا محەممەد بە بڕوای تۆ دوا پرسیارم یەکێتی و پارتی بەشێک بوون لە ئەجندای وڵاتانی ئەقلیمی و تەسلیم بە ئێرادەی ئەو وڵاتانە بوون یاخودنا وڵا تەسیریان هەبووە من ناڵێم تەسلیم بووینە نا تەسلیم نەبووینە وەکو تەسلیم بوون نا بەڵام تەسیری وڵاتانی دەوروبەر زۆر بووە لەسەر پارتیش و لەسەر یەکێتی و لەسەر هەموو لایەنەکانیش و حتا لەسەر حکوومەتی بەغداش و حتا لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەمە پێشتریش باسم کرد یعنی ئێمە لە ناو جەزیرەیەکی وشک داینە لە هەموو لایەکەوە هێرشمان لەسەرە لەلایەک هێرشە لەلایەک نەرمشە اینجا ئەمە خۆی من تەسەوری خۆم ئێمە لە بینی مەسەڵەی کوردی هەیە لە بینی چاڵان و ماران کەوتینە بینی چاڵان و بینی ماران اینجا لەبەر ئەوە وەزعەکە وا دەبێ بەڵام ئەگەر بگەڕێمەوە بۆ ئیتیفاقە استراتیژیەکە ئایا غیابی تاڵەبانی تەسیر لەم ئیتیفاقیە کات یا هەتا ئێستا نەیکردووە بە تەسەوری من چکە کۆبوونەوەیان کرد لە کۆبوونەوەکان ئیتیفاقیان کردووە کە پێش بکەوێ بەرەو پێش بچێ بەڵام من بە تەسەوری من غیابی مامزەلال ئەجا بەو شکلە بمینێ یان ئەمری خوددا بکاتن کە مردن لە پێش هەموو ئینسانێکدایە من تەسەورەکەم وەزعەکە ئاڵۆزیشی تێدەکەوێ حتمەن وەلەوە من لە ئەوەی بە درێژی باسم کردبوو لە ڕوودا و لەوێن دەرێکە احتیمالاتی چەند هەیە بەڵێ زۆر سوپاسەکەم شایانی نییە زۆر بەخێر بێن مەمنون ئازیزان تا بەرنامەیەکی دیکە هەر شاد بن خواتان لەگەڵ